بەناوی خودایی گەورە و میهرەبان بینەرانی عزیزم سڵاوی خواتان لێبێت. خۆشحاڵم لە بەرنمەیەکی ترە ماڵی بەختیار بە ئێوە شاد دەبمەوە لەگەڵ کۆمەڵێ میوانی ئەزیز و خۆشەویستم کە ئەمڕۆ لە ڕێ ئەم کەناڵە جوانەوە لە ڕێ ئەم بەرنامە جوانەوە میوانی ئێمن بۆی بتوانین دەردەشەی بابەتێکی تری گرنگ و مهمی هەم گەنجان هەم خێزان و خانوادەکان بکەین. ئەزیزان، دەرچووی زانکۆ و پەیمانگا ساڵ بە ساڵ ژمارەکەی زیادە بێ. ڕەنگە عجیبتان لێبێ ئەگەر ژمارەکەی بڵین کە چۆن ساڵانە 20,000 هەندێک جار 30,000 هەندێک جار ئەگەر وا بڕوات و حکومت کارێکی بۆ نەکات ساڵانە 30-40,000 گەنجی جوان و ئەزیزم لە کچان و لە کوڕان بە کوردەواری دەڵێ دەکەونە بازاڕەوە، دەکەونە بازاڕی ژیانەوە، دەکەونە بازارسازیەوە. بەڵام ئایا چی بکەن و چۆن ئەم بێتاقەتی و ناڕەحەتی کە هەیەە لە دوای زانکۆ پەیمانگا باشتر و چاکتری کەن و بەرنامە و پرۆگرامیان بۆی چی بێت؟ ئەزیزان، خۆتان نەزانن قانون و یاسای حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقیش بەم جۆرەیە. 12 ساڵ خوێندن، هەوڵدان، کۆشش، ماندووبوون، شەونخوونی. لە دوای کە 12 ساڵەکە تەواوەکەی ناوت لە زانکۆیەک یان لە پەیمانگایەک دێتەوە. زانکۆ پەیمانگاکە 100% دڵخوازی خۆتە احتیمالە دڵخوازی خۆشت نەبێ. دوای بە لەگەڵ میوانەکانیشمە باسی ئەوە دەکەین احتیمالە 4 دانە ساڵ بچیتە بەشێکیش کە زۆر بە دڵت نەبێ. تا ئێرەش ڕەنگە کێشە نەبێت، گەنجەکە دەڵێت قسمەت و نووسیبی خۆمە، هەڵبژاردەی خۆمە، نەتیجەی خۆمە و بەرهەمی هەوڵ و کۆششی خۆمم چنیوەتەوە. بەڵام لە دوای زانکۆ پەیمانگا فلیمەکە دەست پێ دەکات. چاپتەری دووەمی فلیمەکەی ژیان تۆزێ قورس و ئیزعاجە بێ. چۆن جاری وا هەیە لە هەر تەشبیه نەبێت فلیمی هندیە بینی لە سەرتاوە بینیان خۆشە و تەرتیبات و فلیمەکە بەخۆشی دەست پێ دەکات، بەس لە جوزئی دووەما بێتاقەتی و ناڕەحەتێکە دەست پێ دەکات. بزڵ زۆر جار ئاواشەکەیمە لە هەندێک لە بەرنامەکانی پێشوو شاباسمان کردووە ژیانی زانکۆ و ژیانی پێش زانکۆ چۆنە. بەڵام لە بەرنامەی ئەمڕۆمە لەگەڵ بە دەردەشەکردن لەگەڵ میوانەکانە باسی ئەوە دەکەین کە ژیانی دوای زانکۆ چی بکەین و چی نەکەین. بەڕێزان، کۆمەڵێ خاڵکە گرنگ و مهمە ئێمە لەم بەرنامە باسیکەین. ئایا ئەم بڕوانامەیە هەموو شتێکە؟ ئایا کە تۆ لە زانکۆ پەیمانگا تەخەڕوجت کرد، بڕوانامەیەکت وەرگرت، بەڵگەیە لەسەرەوەی ئیتر چەلە ببی و بنووسی بەم بڕوانامەیەوە وابزانی هیچی تر نییە بەجگە لەم بڕوانامەیە؟ ئایا کەرتی حکومی لە کوردستان و لە عێراق و لە جیهانیشە ئەو کەرتەیە ئەو بوارەیە کە ئەتیمادی بکەیتە سەر؟ ئایا ئێوەی بینەر و بیسەروی ئەزیز زانیوتانە لە جیهانە خەریکە کەرتی حکومەت ئیتر تقریبن ئەوەی کە پێی دەڵێت تەعینات، ئەوەی کە پێی دەڵێت بۆ نمونە کەرتێک کە لە پەیوەندی بە حکوومەتەوە بێت خەریکە فەرامۆش دەکرێت؟ چکە زۆر ڕۆژ بە ڕۆژ دەرگاکانی دادەخرێت، ڕۆژ بە ڕۆژ بوارەکان بەرتەسک دەبێتەوە. ئایا کەرتی ئەهلی چی پێویستە بۆ کوردستانی خۆمان و گەنجەکان چی بکەن و مرۆڤەکان چی بکەن؟ لەگەڵ میوانە ئازیزەکانمانە پێم خۆشە هەر لەم بەرنامێ باسی CV بکەین. ئایا CV بۆ دوای زانکە و پەیمانگا گرنگە یان گرنگ نییە؟ جارێکەم CV چییە و دەبێت چی لێ بکەین بۆی CVێکی زۆر بە قۆت و بەهێزمانە بێت؟ چکە خۆتان چاکەزانن ئێستاکێ لە کوردستانە تەنها پارچە وەرەقەکە بەڵگە نییە لەسەروەی کە من تۆ وەربگرم. ئەگە من خاوەنی بزنسێک بم، من خاوەنی نەخۆشخانێکی ئەهلی بم، تویەکی گەنجی ئەزیز و خۆشەویستم بەشێکی تۆبیەکانە تاو کردووە، بەس دەبرەوەی بڕوانامەیەکە تەیە ئەیفۆڕێکت هەیە لە پەرستاری، ئایا بەڵگەی لەسەرەوەی من وەرتگرم یان زۆر شتی تریش هەیە دەبێ لە دوای زانکۆ پەیمانگا خۆمان بە قۆت و بەهێز بکەین. ئەم خاڵانە و زۆرێ لە خاڵەکانی تریش لەگەڵ میوانی بەرنامەکەمە باسی دەکەم. ماڵی بەختیار ناوبڕێک وەردەگرین و دەگەڕین و لاتان و میوانەکانتان پێدەناسێنم و دەچینە سەر پرسیار و دەردەشەکانی ئەوانش. فەرموو. ئەزیزانی خۆم، دووبارە بەخێر بێنەوە. من لەگەڵ ئێوەشا بەخێراتنی ئەم میوانە بەڕێزانە دەکەم. ئەم میوانە بەڕێزانم هەریەکیان لە خێزان و خانوادەیەک هاتوون، هەریەکیان بە کۆڵێ مەعانات و هیلاکی و ماندووبوونە هاتوون. حکوومەت ئەگەر سەیرمان دەکات، وەزیرەگە سەیرمان دەکات، مدیر عامێکەگە سەیرمان دەکات، دەسەڵاتدارێکەگە سەیری ئەم بەرنامەیەکات، دەبێت بەڕاستی هەمیشەم قسەیەم وتووە ئەگەر بێئەدەبی نەبێت دەبێت دەسەڵاتداران بێشعور نەبن. کچێکە تا 12 ساڵ دەخوێنێت یان کوڕە تا 12 ساڵ دەخوێنێت، دایک و باوک خوێنی بووە بە ئاو هەتاوەکو زانکۆیەک و پەیمانگایەکی لەگەڵا تەواو دەکات. 12 ساڵ خوێندنی ئەوە سەرەتایی و ناوەندی و ئامادەی. دوای 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ خۆتان زانن زانکۆ پەیمانگاکان جیاوازە لە 2 ساڵ و تا 6 ساڵی تێدایە. ئەمەندە خوێندن کەواتە کردی بە نزیکی 16-17 ساڵ خوێندن و هیلاکبوون و ماندووبوون و ڕەزارەت و بێتاقەت ئەگەر 1-2 ساڵێکش خۆی نەهێشت بێتەوە بۆ نمرە. کەواتە
پێم خۆشە میوانەکان خۆیان بناسێنن یەکەم جار یەکەم لە چی وەکوڵە لە چی بوارەکان و چیان تەواو کردووە و دوای دەردەشەیەک دەکەین دەربارەی بابەتەکان. فەرموو. من سارا محەممەد حەسەن دەرچووی کۆلێژی ئەندازیاری ڕێگاوبان. سەرکەوتوبی. من بەسۆ جەلال دەرچووی کۆلێژی ئینفۆرماتیک. نیاز حسێن دەرچووی کۆلێژی زمانی عەرەبی. سەرکەوتوبیت. بەخشان عوسمان دەرچووی کۆلێژی زانستەکان. چاوان عومەر دەرچووی کۆلێژی فیزیا زانکۆی سلێمانی. سەرکەوتوب. بەسۆز ئەحمەد دەرچووی کۆلێژی ماتماتیکم لە زانکۆی سلێمانی. دەست خۆش بێ. میوانەکانم هەر یەکەیان هیلاکی و ماندووبوونێکیان چەشتووە. هیچ بینەرێک ناتوانێت بڵێت ئەممانە هەر بە قەزا و قەدەر گەشتونەتە ئێرە. هیچ بینەرێکم ناتوانێت بڵێت ئەمانە هیلاک نەبوونە ماندوو نەبوونە و تا گەشتونەتە ئەمە. باوەڕ ناکەم هیچ وڵاتی و مەملەکەتێک و هیچ وەکۆڵە حیزبێک یان وەزیرێک مدیر عامێک بڵێت بەبێ مەسرف و بەبێ هیلاکبوون و ماندووبوون گەشتووە. من پێم خۆشە دەردەشە و حیوارەکە لەم ماڵی بەختیارە لە کەناڵ دیمەن دەست پێ بکەین بۆ ئەوەی کە لە ڕێ ئەم کەناڵە جوانەوە پەیامێک بگەێنین بە بەو کچ و کوڕە جوانانەمان کە وەکو ئەمان دەرچووی زانکۆ پەیمانگان. لەم خوشکە بەڕێزەوە دەست پێ دەکەم وەکو دەرچوویەکی زانکۆ و پەیمانگە. ئەگەر وابزانە تۆچە خەباتت هەیە چەند ساڵەکە خەباتت هەیە و بینەرە عەزیزەکان ئەم سینگڵیش نییە لەبەرەوە پرۆسەیەکی تریشی لە ژیانە جێبەجێ کردوکەویش پرۆسەی خێزان و خانوادێ. بەڵام وەکو دەرچوویەکی زانکۆ و پەیمانگە ئەگەر بینەرێک سیرمان بکات بەڕای تۆ دوای زانکۆ و پەیمانگا چی پێویستە؟ ینی یەکەم هەنگاو کە کچ و کوڕێک وابزانە ئەم ساڵ زانکۆ و پەیمانگای تەواو کردو تۆ بگەڕێتەوە بۆ قۆناغا تەمەنا دەکرد چی بکات و چی بکرێت دەست پێ بکرێت. بەڵێ سەرەتا پێش هەموو شتێک لە زانکۆیە هەوڵی ئەوە ئەدرێت کە تۆ نمرەیەک بەدەست بێنی بۆی دوای تاوابوونی زانکۆکەت بتوانی تەبعاً لە خوێندن بەردەوام بی چکە خوێندن تەنها دوای بڵێن زانکۆ نییە بڵێ زانکۆم تەواو کرد ئیتر من خوێندومە. بەدڵنیایە لە دوای ئەوەی کە زانکۆ تەواوکەی کۆمەڵێک ستێپ هەیە لە دوای ئەوە تۆ بێت ستێپ بۆی بڕۆی تاگاتە پرۆفیسۆری ئەمە ئەگەر کەسێک بیاوێت بۆ نمونە پەرە بە بوارە زانستیەکەی خۆی بات. طبعاً لە دوای تاوابوونی زانکۆ یەکسەر کۆمەڵێک خولو بۆ نمونە هەریەکە لە بەشی خۆیان ئێستا بۆ نمونە من وەکو مامۆستایە کە من بە بواری پەروەردەم تاوا کردووە هەر لە دوای تاوابوونی زانکۆکەی خۆمەوە هەوڵی ئەوم یاوە بۆ نمونە من سیڤەکەم بەقوتکەم لەبەرەوەی ئێستا کەرتی پەروەردە و هەروەها نەکەرتی پەروەردە تاوابوونی دوای جامیعە دامەزراندن نییە. بەو پێی کە حکومت گرنگی بە بواری دامەزراندن نادا تۆش نابێ بوەستیت لەبەرەوەی دەرچێکی زانکۆی چەند ساڵ خوێندوتە ئەگەر بێت و لە ماڵەوە بۆی دابنیشی لەوانێت تووشی حاڵەتێکی دەرونی و حاڵەتێکی نەفسی ببیت لەبەرەوە خۆ نابێ لە ماڵەوە دابنیشی ئەم بڕوانامەیە کە وەرت گرتووە دوای چەند ساڵ ماندووبوون دوای چەند ساڵ هیلاکی ئەبێت لە پای ئەوەیە بەرهەمەکەی وەرگری بەرهەمەکەشی بەچی وەرەگریوانەیەکم دەرێ بەڵێ بینەری عەزیز ئەگەر دیقەت بدەین ئەم خوشکە بەڕێزە پەیامێکی جوانی گەیان. ئەمە زەمەنی جاران نییە حکومت بنێرێ بە شوێنتە لەبیرمە ئێمە لە ماڵە هەمومان دانیشتبووین حکومت ئەمریکی بۆ دەرکردین ینی شانس و بەختمانە بوو زمانی نەوەتەکان زۆر باش بوو لە تا 2000ەکانی زۆر باش بوو حکومت ئەمریکی بۆ دەرکردین بۆ وەزارەت وتی ئێوە تەعین بوون و بڕۆن لە فڵان شوێن مباشرە بکەن. ئێستا ئەو باوە نەما ئەو زەمەنە نەما بەڕاستی تۆ خۆ چاوەڕێکی لە ماڵەوە وەزیر بنێرێ بە شوێن تا مدیر عامێ بنێرێ بە شوێن تا یان تەعیناتی بنێر بە شوێنکەواتە هەنگاوی یەکەم حرەکە کوردەواریڵ لە تۆ حرەکە لە تۆ بەرەکەواتە ئەبێت تۆ خۆت بگەڕێی بدەی لە دەرگاکان ینی من ئەو پەیامم لە جەنابەت وەرگرت دەبێت بدەی لە دەرگاکان جات دەرگاکان ڕەنگە لە پەیوەندی بە شارەکەی خۆتەوە هەبێ ڕەنگە پەیوەندی بە شارێکی تریش بچکە زۆر لا مەبەستە ئەو پەیامە بگەێنین. ئێمە کچ و کوڕە جوانەکانمان وا تەسەورەکە ئیلا دەبێت لە شارەکەی خۆیان تەعین بێت ئیلا دەبێت لە شارەکەی خۆیان بزنسێکی دەستکەوێت ئیشێکی دەستکەوێت کارێکی دەستکەوێت. ئێمە لە ئەوروپایە بەڕێزان ئەوانی کە لە دەروی وڵاتی سیرمان دەکەن لەم کەناڵە جوانەوە ینی خۆتان چاکەزان جاری وای ئەوروپا ئەمسەر بۆ ئەو سەر دەکات هەتاوەکو بگاتە بزنسێکی خۆی ئیشێکی خۆی کارێکی خۆی بۆیە خاڵ یەکەم بە دوواداگەڕان بەڵێ ئەجا دوای ئەوە طبعاً هەوڵەیت ئەو بڕوانامەی کە بەدەست دەهێناوە طبعاً چەند لقێکی لێبێتەوە تۆ چەند خولێک هەیە بیبینی تاکو بتوانین لەو بواری خۆتا ئیشکەی بۆ نمونە ئێستا من وەکو مامۆستایەک هەوڵی ئەوم داوە ڕێگاکانی وانەوتنەوە بخوێنم باشە بوارەکەی من بواری زانستە هەوڵم داوە لە بواری کانۆلا دانان و دەرزی لێدان و تەداوی و بۆ نمونە فریاگوزاری سەرەتایی و ئەمانم پێویستە
جاری وای لە قوتابخانەکە تا مناڵێک ئەبورێتەوە تۆ مامۆستایەکی زانستیت ئەبێ بزانیت ئەم مناڵە بوراوەتەوە هۆکارەکەی چییە یا جاری وا هەیە بۆ نمونە لە شوێنێکای کەسێک پێویستی پێێتە دەرچوێکی بەشی زانستی یا بۆ نمونە هەر بوارێک هەر کەسە و لە بواری خۆی ئێستا من ڕەبتی ناکەمەوە بەخۆمەوە ئەم قستانە بۆ نمونە بڵم ئەبێ ئاوا بێت بەڵام بۆ نمونە من لە لای خۆمەوە ڕێگاکانی وانەوتنەوە بۆ نمونە خولیتی ئۆتیە بۆ نمونە چۆن ببمە کەسێکی وا بتوانم لەگەڵ مناڵ تەسەڕفات کەم لەگەڵ هەرزەکار تەسەڕفات کەم چۆن بتوانم سیمینارێکم هەبێ بۆ هەرزەکارێک لە مەکتەبەکەم بۆ نمونە پەیامی دووەمی ئەم خوشکەمان ئەزیزان میوانە بەڕێزەکان بینەرە بەڕێزەکان پەیامی دووەم پەیامێکی زۆر گرنگ بوو ئێمە ئەو بڕوانامەیەی کە من باوکو دکتۆر بەختیار کە من پرۆفسۆر یایدە دەریشم اعتراف بکەم ئەو بڕوانامەی کە لە زانکۆ پەیمانگا ئەیهێنی تەنها بڕوانامەیەکی ئەکادیمیە بڕوانامەیەکی وان نییە کە 100% بتوانانی لە وەکوڵێت لە واقعەکەی 100% کاری پێ بکەیت چکە ئێمە بێ بزانین واقع ڕاستیەکە دنیا حەقیقیەکە ئایدیاڵەکە وەکو ئەڵێت ناوی ئەنەی چۆن بە هەر زمانێک ئێڵی بەڕاستی دوای زانکۆ پەیمانگا ئەوەی ناو زانکۆ پەیمانگا خۆ چاکەزانی بڕوانامەیەک بەدەستێنی بەس ڕەنگە نتوانی ئیداری پۆلیە بکەی ڕەنگە نتوانی ئیداری مستەشفای بکەی ڕەنگە نتوانی ئیدارێکی نەخۆش بکەی یانێمە لە تووبا تەخەڕوجمان کردووە بەس ڕەنگە نەمانتوانی بێ 100% بتوانانی یەکسەری جەڵدەیەکی پێ چارەسەرکەین یان نەخۆشیێکی سکچون و ڕشانۆیەکی زۆری پێ چارەسەکەین دەبێ بچیتە بوارە عملێکە لەبەر ئەم خانمە بەڕێزا لە خاڵێکی تری زۆر گرنگ و مهمی باس کرد ئەویش ئەوەیە کە بڕوانامەکەی خۆت دانە و پێی بڵێ و لە خۆت بپرسە چی پێویستە ئایا تۆ لە بەشە پزیشکیەکانی احتیمالە زۆر خولت پێویست بێ ئایا تۆ مامۆستایی تۆ دەبێ بزانی هوەری وانەوتنەوە هوەری بڕیاردان هوەری قسەکردن هوەری گفتوگۆکردن هوەری مناقەشەکردن لەگەڵ تەلەبەیە و چۆنێتی ئیدارەدان چکە ئێمە خاڵێکی زۆر گرنگ و مهمە ئەویش ئەوەیە کە کاتێکە قوتابی بڕوانامەیەک ئەگرێتە دەستی و ئیلا چەلپە بێ بە بڕوانامە ینی بڕوانامە بۆ یەک بوار بەکار نایە ئەگە دیقەت بدە ینی احتیمال ئەو بڕوانامەی تۆ بۆ زۆر بوار بەکار مثلەن بەڕێزێک سەر لە مەجلیسا ئینگلیزی تاو کردووە ئینگلیزی تۆ چاوەڕێ مەکە ئیلا ئینگلیزی وەکو مامەستای ئینگلیزی بۆ مەتار ئینگلیزی بۆ کەناڵی دیمەن ئینگلیزی بۆ سەفارەت ئینگلیزی بۆ وەزارەت ئینگلیزی بۆ وەرگێڕان ئینگلیزی لە چاپەمەنیەک ئیشکەیت ئینگلیزی بۆ تەلەڤیزۆنی کەناڵی پەیام هەواڵەکانێ بۆ وەرگێڕی ئینگلیزی بۆ ڕادیۆی بۆ نمونە با ناوی فلانێنین ڕادیۆی فلان بەڵام ئەوە ئینگلیزی بۆ نمونە پەیامنێری BBC بیت و بەڵام وەکو دەرچوویەکی ئینگلیزی کەواتە ئەوش خاڵێکی تر کە گرنگ و مهمە خوشکە باسی کرد ئەوش ئەوەیە کە ئایا تۆ ئەم بوارەی خۆت چەند فیلد ئەگرێتەوە چەند بوارەگرێتەوە کە لە عالەما ئەوە زۆر باسەکرێت یانی ئەگەر ئەو بەڕێزانی سەیری بەرنامەکەمانەکەن لەگەڵ ئەم میوانە زانە گرنگە بزانی ئایا ئەم بڕوانامەی تۆ ئەم دگرەی بۆ تۆ لە چەند فیلدا ئەتوانی کاری پێ بکەیت چۆگە تۆ دەرچوویکی ڕاگەاندن بی وابزانی ئللا دەبێ وەزارەتی ڕاگەاندن بگرێتە ئەو تۆزێ قورسە بەزەگە وەکو دەرچوویکی ڕاگەاندن ئیشەکەی خۆت فراوانترکەی باشتر و چاکترە بەڵێ دوای ئەوەش کە طبعاان لەو بوارەی کە بۆ نمونە بڕوانامەکەت بەدەستێناوە و ئەگەڕی بە دوای ئەوەی چەند بۆ نمونە چەند خولێک ببینیت دوای دەستەکەی بە ئیش و کار طبعاان ئێستا زۆر گەنج لێ ئەبیستین ئەڵێ وەڵام من بۆ نمونە بە خۆبەخشی لە فلان شوێن ئیژ ناکەم یا شتێک من خۆم سەرەتای کارم کە دەستم پێکرد بە خۆبەخشی دەستم پێکرد بۆچی لەبەروی من لە سەرەتاوە بێم یەکسەر ڕاستە و خۆ بمەوێت بۆ نمونە لە شوێنێکا ئیشکەم یەکسەر لەوانێ و کەسە ئیشەکەت نەیاتێ یەکسەر من چوومە مەکتەبێک لەوێ بووم بە خۆبەخش بۆ ماوەی ساڵێک لە دوای ساڵەکەەوە اینجا بووم بەوانە بێژ طبعاً ئێستا کە باسی کەسی وانە بێژان بکەم لەوانەیە زۆر کەس بەوانە بێژ ئاشنا نەبێت ئاوانە بێژان چییە طبعاً ئێستا لە ناو قوتابخانەکانە لە دوای ئەوەی کێمە باسی ئەوواکەین کە تەلە دەرچوێکی زانکۆچی بکات من وەکو خۆم یعنی بەم پرۆسەیە ڕۆشتوم لەوانێت چەند کەسێکی تر هەبێ لە ماڵەوە دانیشە لەوانێت چەند کەسێکی تر هەبێ لە کۆمپانیای ئیشکات لە شوێنێک ئیشکات اینجا طبعاً دوای ئەوانەتی وانەبێژی دوای دێمەوە لە لات بەس پێم خۆشە لەم ئادێمەوە لات بۆ پرسیارێکی تر لەم خوشکە بەڕێزە بپرسم ئافرەتە و زانکۆ پەیمانگای تەواو کردووە خوا لە خێی دەرنەکا زەواجێک هاتوۆتە پێشەوە قسمەت و نسیبێک تۆ کردوتە نەجاتت بۆ لە سینگلی زەواجێک هاتوۆتە پێشەوە تۆک و کچێک بە بینەرەکانم چی دەڵێ ئایا زەواج لە پێشترە یان ئیش لە پێشترە واللهی هەردووکیان زەرورن من خۆم زەواجم پێشخست بەڵام سوپاس بۆخوا بە هاوکاری هاوسەرم و ینی ئایلەکەم توانیمە زۆر بە سەرکەوتویی هەموو قۆناغەکانی بڵێن خوێندن تەواوکەم یعنی 5 ساڵ من لای هاوسەرم تەلەبە بووم جوانە بەڵێ خزمەتێ کرد بەڵێ خوا باشی بۆ بکە سپاس دەکەم زۆر سوپاسیانەکەم لێرە من باەک لە خانمە بەڕێزە وەری بگرم مەسەلەی زەواج بەڕێزان زەواج قسمەت و نسیبە
بۆ ئەم بەڕێزێک ئێستا سەیری بەرنامەکەمە کات ئەڵێ دکتۆر ماڵی بەختیار چی پەیوەندیە تۆ باسی تەخەڕوجەکەی ئەخر بە قوربان تەخەڕوجیش خۆ دوای زانکۆ و پەیمانگا ئیتر ژیانە حەقیقەکە دەست پێ دەکات ژیانە حەقیقەکە ئەوەیە کە تۆ چۆن بتوانانی ژیان بگوزارێنی ژیان بەڕێ بکەی ئیجا ئەگەر بە پیشەیەکی زۆر گەورە بێت یان پیشەیەکی کەم بێ خۆ ئافرەتان یان کوڕان یان کچان با بڕین دوای زانکۆ و پەیمانگا ئەگەر ڕەنگە ئیشەکە لە بواری خۆیان نەکات بەڵام زۆری نەمان پێویستمان بۆیە بچینە ماڵ و حاڵی خۆمان کەواتە ئەوش خاڵێکی زۆر گرنگ و مویمە یعنی من لێرە بە ئەم پەیامە بگێرم بۆ ئەم بینەرە بەڕێزانم و بۆ میوانە بەڕێزەکانیشم ئەوش ئەوەیە کە ئافرەتمانێ دوای زانکۆ و پەیمانگا تێکڵاوی خەڵک ناکات کۆمەڵایەتی نییە لە هیچ مەجلیسێکە لە هیچ تەعزیە و شاییەکە نییە تێکڵاوی هیچ کۆڕ و سیمینارێک و چالاکیەک ناکە خەڵکێکی باش و چاک نابینێ دایکی تەلەفۆن بۆ منەکڵە دکتۆر بەدەست ئەم کچە بوومەتە پەن ئەڵێم ئایلێک بەتەمان بێت ئەڵێ نانە نەیەنی من بەتەمای خوێندنم تۆ خۆت نزیکی 25 ساڵت پێچوو هەتا بەکارۆرەسە تەواو کردووە بەتەمابی ئەفەنی جان ماستەر و دکتۆراش تەواو بکەیت و ئەمە چێ با دگریەکەم هەبێ با بەزم ڕۆزمە کەواتە تەمەنت بە فیڕۆچێت ژیانەکەش دەڕوا لە کوڕان و لە کچانە کەواتە لە مەسەلەی ئافرەتانە بەتابەتی ئەمڕۆ میوانەکانم ئافرەتان و بەرنامەکەمان بەعامە بۆ کوڕان و کچان بەس بەتابەتی بۆ ئافرەتان بەڕاستی دەبێ حسابی تەمەن بکەن حکوومەتی هەرێم دوای تعویزی تەمەنت بۆ ناکاتەوە ماستەر و دکتۆرا دوای تعویزی تەمەنت بۆ ناکاتەوە بۆیە زەواج ئەگەر پرۆسەکە هاتە پێشەوە بە پاکێجێکی چاک و مەزبوط و ئانە سێودوی لێ نەکات زۆر باشە دەست خۆش بێت تۆ پێشتر کردوتە دوای تەخەڕوج من پێم خۆش ئەو پرسیارە لە جەناوت بکەم و دوای تەخەڕوج ئەچیت دەگەڕێت چوار پێنج شوێن دەگەڕێت چوار پێنج سیڤی پڕ دەکەیتەوە سێ چوار وەکو ئەڵێ ساڵ تێدەپەڕێ و هێشتا کە حکومەت فەرمووی لێ نەکردووی بەڕای تۆ چی لە دوایەوە ئەو شتانی کە زۆر گرنگ بوو مامۆستا پەخشان دەستی خۆش بێ باسی کرد تا ئێرە باشە تۆ بە هەموو ئاستەنگیەکان و مەکتەبیان تەواوەکەی خوێندن ئەبڕیت بەڵام دوای ئەمە هەوڵ ئەیە یعنی چەند سیڤی ئەەکەی وەکو فەرمووت یعنی قەینا شەهادەکەی تۆ بەس نییە لەگەڵ ئەوەی هەوڵەیە چەند شەهادێکی تر بێنی بۆ نمونە دەروون ناسی مناڵ بۆ نمونە دەورەی TOT ئەمانە تەواو ئەەکەی لەگەڵ ئەوە شاتوت ئەچی سیڤی ئەبەی بۆ زۆر شوێن نییە لای حکومەتەوە هەر تەواو داخراوە مامۆستاگیان من یعنی چەند ساڵێک وانە بێژ بووم باشە یعنی کاتێک من وانە بێژ بوو مدیرەکە ئیود من هاتوچۆ هەموو شتێک بۆ ئەەکەم لە ئیشرەف پێیان وتمتیانە مەچۆ زەرتا وتمە خەینا چوم وتومەتەوە لە دەرەوەی شار شوێنێکی دوور مامۆستا مناڵی بچووکم هەبوو بە خەو بەجێ مێشتۆ ڕۆشتوم باشە دەرسم وتۆ دوایی بووم بە دایک ئەو ساڵی دوایترن ئێستا چوومەوانەڵێ ئێمە تۆ ناتوانانی بێ بەوانە بێش بۆ لەبەرەوەی ئەمریکی وەزارەتە ئەی مامۆستا من زمانم ئەی ئەگەر نەبم بەوانە بێش ئەی ببم بەچی ینی شوێنم چییە حکومەت تێم گەێنێ ئەی من چی بکەم ئەی من تاوانم چێ بووم بەدایک ئەی نابێ هەر ببی بەدایک ئەی مامۆستاگیان ئەی بۆچی یعنی تۆ چەند ساڵ خزمەتی وەرم ناگرێ هیچ مامۆستا تاوەتی بڕۆ ماڵەوە نردیان مەتەوە ماڵەوە یعنی منە چم مەکتەبەکە داوای کردومەتەوە تا تۆ سابی ئێمە مامۆستای ترمان ناوێ لە زۆر شوێنی تر ئەنی هەڵی شماڵێ نەبێ واستەتە بێ وەڵای من خزمی مەسئولمەیە نەکەسمە یعنی بەڕاستی تا پێدا بمەزرێم ئەی من مامۆستایەکم 10 ساڵە دەرچی 2011 بۆ چەند 2011 بە 2012 10 ساڵە ئێمە مامۆستا منم تاقیم لە چیانی سەر بکەم بۆچی حکومەت تۆ پێم ناڵی ئیشی من چییە یعنی من چی بکەم ئەگەر مۆزەفم وەرە لە دایرێکە دامەزێنە ئەگەر وانە بێژنیم بۆچی تا پێویستت بە من بوو باشە وانە بێژی پێکردم ئێستاڵی نەوەڵا یعنی بەس بۆ ساڵێکدا بڕان ئەی چی بکەم مامۆستا ئەی تۆ ئەم کۆلێژانە بۆ داناخی ئەگەر وایە بڕۆ بەشی زمان و هەموو ئەو کۆلێژانی کە تۆ قەرار لەسەراوە ناتوان بن بەوانە بێژ باتە لەبەی دامای فەقیری تریژ نەچێوەکو ئێمە گیر بخوا یعنی بەڕاستی من داوا لە حکومەت دەکەم وەزیری پەروەردە کە ئەمریان دەرکردو بێ بچنەوە مامۆستاگیان تە لەبە هیچ گوناحێکی نییە بۆچی من 10 ساڵ ینی چەند ساڵ 12 ساڵ خوێندومە یعنی گوناحم چێ من 10 ساڵ لە ماڵەوە دانیشم ئەم 10 ساڵ ئەگەر ئیشم کردایە ئەم توانی من ئێستا سوچێ خانوو لەم یعنی لەم وڵاتی خۆمانە بستی عەرزم ببووە لە کرێچێتی ڕزگارم بووە بمتوای یارمەتی هاوسەرم بمتوای هەموو بمتوانی هەموو ئەو داواکاریانی کە مناڵەکانم لێمەکەن یعنی بەڕاستی من بمتوانێت جێبەجێم بکردایە ئەزیزانی خۆم تەبان ئەگەر گوێتان لە ئامادەبووان و لە میوانە ئەزیزەکانم بێت هەر یەکەی بخۆی معاناتێک تۆ دیقەت بدە ئەم
خوشکە ئەزیزە 5 دانە ساڵ وەکو پێشتر باسی کرد 5 دانە ساڵ پیا و مەسرفی کردووە تا خوێندنێکی پێ تاو کردو دەستی خۆش بێ بۆ خێزانی خۆی کردووە بۆ خانوادەی خۆی کردووە بەڵام ئەمانە بەڵگەی لەسەرەوەی کە ئێمە بێپلانی بەڕاستی کێشێکی گەورەیە خانمان یعنی میوانە بەڕێزەکان بێپلانی لەم وڵاتەیە پلان نییە لەوەی کە تۆ چی بەشێک دەکەیتەوە پلان نییە لەوەی کە چەند تەخەڕوجی ئەو بەشە دەکەیتە بازاڕەوە پلان نییە لەوەی کە ئایا ئەم بەشە دادەخەیت یان دای ناخێت چکە لە هەموو عالەمە هەروایە لە هەموو وڵاتوان و مەملەکەت من هەواڵم پرسیوە کە کۆلێژێک دەکرێتەوە تر بەشێک لە زانکۆیان لە پەیمانگا دەکرێتەوە شەرت نییە تا قیامەت هەبێ ئەم بەشە دەکرێتەوە لە دەربەنیخان لەبەرەوەی پێویستی بۆیە بە نزیکەی 50 کەس بۆ 100 کەس بۆ دەربەنیخان بوون و نە بەرهەم بێنێ دوای 50 کەس 100 کەس خەڕوجی کرد حکومت دای دەخات ئەو بەشەیان دەگوازێتەوە بۆ شارێکی تر یان دەیگوارێتەوە بۆ قەزایەکی تر یان بۆ نمونە ئەو میلاکانە دەکات بە بەشێکی تر یان اختصاسێکی تر یان بوارێکی تر کاتەوەی کێ لە بێپلانیە کە ئێمە هەمیشە هاوار دەکەین دوای زانکۆ پەیمانگا بێپلانی بەڕاستی کێشەی گەورەی دروست کردو یەک قسەیەکی ئینگلیزم بیرکەوتەوە کە ئینگلیز قسەیەکی زۆر جوانی ئەڵێ no pain no gain ئەمە بینەرەکانیشم بەڕاستی ئەمە بکەن بە یاسایەک no pain no gain یعنی تۆ ئەگەر پینت نەبێت پینانی ئازار ئەگەر ئازار نەچێژی بێتاقەتی نەچێژی ناڕەحەتی نەچێژی بەڕاستی زۆر بەدەگمەشتە دەست ناکەوێت یعنی هیلاکی دەوێت ماندووبوونی دەوێت بڕگەی ئەخیری تۆزی سەر و دڵی گرتی نەم خوشکە بەڕێزا لە حکومەت وتی ئاڕێکی کەپیتەڵی دا پێم وتی بڕۆرە بۆ ماڵەوە وڵات جارێکی تر وەرد ناگرم ناخۆشە بەڵام لە سەرەتاوە بڕگەیەکی زۆر جوانی پێوتین کەویش ئەوەیە کە دەرەوەی شار ماندووبوون بێتاقەتی سواری پاس بە بڕۆ بۆ ئەوێ بگەڕێرەوە خۆبەخشیە جاری وایە مەسەرن ئەوە کۆم خوشکە بەڕێزە باسی کرد کەواتە تۆ دەبێت بەڕاستی تۆزێ پێینە هەبێ هیلاکی هەبێ ماندووبوونت هەبێ بێزاری و بێتاقەتی و ناڕەحەتی بین ئەگەر بەتەواتی بەتەمابیت بەرهەمەکەت هەبێت من لێرەیە پرسیارێک لەم خوشکە بەڕێزە دەکەم کە پێم خۆشە جوابم داتەوەکو میوانە بەڕێزەکان وەکو ئەو ئامادەبوانی کە لەم کەناڵە جوانە و لەم بەرنامەی هاتوونە خانم ئایا ئەم پرسیارێکە لە لای من دروست بووە تەمەنم لە دەروی وڵات من چەند ساڵ لە دەروی وڵات بوومە لە دەروی وڵات ئەم قانونە گۆڕاوە بەس دە وڵاتی خۆمان خەریکە وەکوڵە دەست پێ دەکرێت ئەویش ئەوەیە ئایا بەڵگەیە لەسەرەوەی کە تۆ دەرچووی زانکۆیەک یان پەیمانگایەکی ئیتر سەوزەڵێ خانم بە دیار ئەم بڕوانامەیە بکەیت و 100 تا مردن هەر بە دیار ئەم بڕوانامەیە و دانیشی یان ئێستا حەلی تر هەیە بیر لە شتێکی تریش بکەیتەوە نەخێر وەکو بەڕای من هیچ بەڵگەیەک نییە کە تۆ خوێندنی تاوا کردو ئەبێ بە دیار پارچەوەرەقەیەکەوە داریشی وەک ئەوەی بڵێ ئیتر من خوێندنم تاوا کردووە و لەسەر حکوومەتەکە دامەزراندنم بۆ بکاتەوە و لە کردێکی حکومیات دامەزرێنە ئەبێ هەموو ئیعتیمادێک بکەیتە سەر خۆت هەوڵی زیاتر بی دەورات بکەیتەوە وەکو ئەو بەڕێزەوتی یعنی بچیتە خولی بەهێزکردنەوە خولی فێربوونی زمانەوە شەهادەکەت بە قووەت ترکەی یعنی هەموو هەوڵێکی خۆبی یان دەزڕەنگینیەک لە کارێکا دەزڕەنگینیت هەیە هەوڵ بی پەرە بەو دەزڕەنگینی خۆت بی جوان لێرە ویستم چی بڵێم بەڕێزان من مەحامی حکوومەت نیم و دوایەکێک لە کۆمنتێکان نەینووسێ بڵە برا ڕۆ چاکی پانەکاتەوە ڕیبات لە مل شەبەکەی فول لەو لە تێری قساکەنا لە تێری قسە ناکەم بەس دەبێ حەلێ بدۆزینەوە ئەویش ئەوەیە کە شەرت نییە ئەو بڕوانامەی کە دەیهێنیت هەتا مردن بە دیار ئەم بڕوانامەیەوە بی ئیسەر لە عالەمە فێری بەدیلی تر بوونە لە کوردستانی خۆشمانە دەستی پێکردو تۆ دەرچوویەکی بەشی پزیشکیت بەڵام ڕەنگە بۆکو بڕوانامەی بەشە پزیشیەکەی شتا ئیشە دەست نەکەوتووە بەڵام لە کوردستانە خەڵکە بینم خولێکی دوومانگی ڕاگەاندنی بینیوە بەشی پزیشکی تەواو کردووە دوو مانگ بەشی ڕاگەاندنی خولێکی سەریعی بینیوە و لێوە لە ڕاگەاندنێکە ئیشی خۆی دەستکەوتووە بەرنمەیەکی وەرزشی وەرگرت بەڵامەیەکی بابڕێن تەندروستی وەرگرتووە و ڕاگەاندن کارێک کەواتەمە بەستم ئەم قسەیە بوو یعنی ئێستاکی خەریکە ئەمە لە کوردستانە زۆر دەبێت تەمەنا دەکەم حکوومەت کە بەدیلی پێ نییە بۆ تەعینبوونی ئەم گەنجە جوانانە حکوومەت حەلێکی پێنیە بوو ئەم هەموو دەرچوە زۆرە بیر لە بەدیلی تر بکاتەوە ئەویش ئەوەیە کە چۆن خولێکی بۆ نمونە مەسەن ڕاگەاندن خولێکی ئایتی خولێکی کۆمپیوتەر من گەنجێک ئەناسم کە ڕەنگە لەم بەرنامەیە بمناسێت و وەکوڵێت شایەتیم بۆ بدات کە دەرچوویەکێ لە هەندەسەکانە هەندەسی تاوا کردو ئەندازیاری تاوا کردوێکی لە شارەکانی کوردستان وتی دکتۆر تەخەڕوجم کرد ساڵێ 2 ساڵ گێژە و باوکم 5,000-10,000ەکەی جارانی دابیم ئەویشی لێ بڕیمەوە چۆڕی لێ بڕی کردێ گاتەوتی دکتۆر گیرفان فەتەڕۆی بوو هیچی نەبوو وتی بیرم لەوە کردەوە چی بکەم خولێکی سەریعی بینی لەسەر چاکردنی با بڵێن مەکینە و گێڕ و ئەکسل و ئەمانە خولەکە چیە ینی لە حیسنعە لەگەڵی یەکا ئیشی کردووە ئێستاکێ دەستی پێ کردووە بە چی فەحسکردنی سیارە بە کۆمپیوتەر
چکەوتی من هەندەسەم تەواو کردووە کۆمپیوتەرەکەم خراپ نییە باشە چاکە مەزبوطە لە سۆفتوێر شارەزام جیازێکم کڕیوە تەرتیبات ئەمەی کە پێ دەڵن فەحسی سۆنەری نازام سیارە و بەزم و ڕزم و ئەوانە کڕوێتی و تەرتیبات و لە حایسنایەک لە حایسناکان بە ناوچێکی پیششازی لێکێ لە شوێنەکانی کوردستانی خۆمان مەبەستم لە چییە یعنی بەڕاستی ئەمە بۆ کۆڵە پاکانە بۆ حکومت ناکەین بەس خۆ ناشکری هەروە دانیشیت یعنی لە دەروی وڵاتی شەروایە کابرا لە ئەڵمانیا تەخەڕۆجی کردووە لە سوید تەخەڕۆجی کردووە 100% تەمەنی سەر لە تەعینات لە وڵاتانی کەش هەر ئاوا بوو هاتوۆتە 100 لە هەنێ وڵات من بیستمە بۆتە 100 حکومت دەبوو بیری لێ بکاتەوە ئەوان لەوێ بیر لەوە دەکەنەوە کە سالارێکی دەدەنێ پارێکی دەدەنێ بودجەیەکی بۆ دەبڕنەوە قەرزی بچووک هەیە ئەمانە ڕەنگە ئێمە لە بەرنمەیەکی داهاتووە باسی کەین ئەگەر کرا هەندێ نەفەر بێنین لە ماڵی بەختیارە قسە هەر لەگەڵ گەنجان نەکەین قسە لەگەڵ یەک دوو نەفەرەکان بەگیرکارێکی وەزارەت بێنین خەڵکێک بێنین لە بەرنمەیەکە بەڵام لە دەروی وڵات اینجاکات بۆ منە قەرزی دەداتێ قەرزێکی بچوو دێداتێ مش بە پرۆژێکی بچووکی بۆ دروستەکات لە حکومەتی خۆمانە بەداخەوە ئەمانەمان تۆزێک کەمە بەڵام وەکو نەفەرەکە و خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە تەمەنا دەکەم کە تەنها و تەنها بە بڕوانامەکۆ داننشیت بڕوانامەیەکی تر بەدیلێکی تر ئێستا لە کوردستانە زۆر دروست بووە کە ئەمە ڕیکلام نییە بۆ ئەهلیەکان بەڵام جاری وایە نەفەسێکت پێدەدات یعنی وەختی خۆی تۆ نەتوانێت و بەشێکی توبی تاوکەی بەس ئێستا کابرا دوکاندارێکە لە سەعاتاکۆی یان دارۆستاوەکە یان بۆ لە شێخەڵای هەولێر بەڵام لەگەڵ ئێواران پەرستاریەک تاوا دەکات لەگەڵ ئێواران سەیدەلەیەک تاوا دەکات لەگەڵ ئێواران من خەڵک دەناسم لە شاری سلێمانی بەشێکی مەحاماتی تەواو کردووە و کە پێشتر دوکاندار بوو لەگەڵ دوکانداریە بەشێکی بۆنە پارێزەری تاوا کردو ئێستا ئیشێکی پارێزەری دەکات کۆمپانیایەکە بۆنە بەشی یاسایی کۆمپانیایەکی وەرگرتووە کە ڕەنگە ئەوش دۆستایەتی و برادایەتی و ڤیتامین وا و واستە و هەموو شتێک دەور ببینێ ئێمە وڵاتەکەمان تۆزی ئەوانی تێکەڵ بوو بۆیە گرنگ و مهمە قسەکەی من بۆ جەنابتانەوەی کە بیل لە بەدیل بکرێتەوە بۆ ئەم خوشکە بەڕێزا پێم خۆشە پرسیارێ بکەم بۆ ئەم میوانە ئازیزانم ئەویش ئەوەیە کە دەرچوویکی زانکۆ و پەیمانگا ئایا دەرچووی زانکۆ و پەیمانگا مەرجە هەر لە شارەکەی خۆت ئیشت دەستکەوێت کەەوەش بۆ خۆی شتێکی خراپە یعنی مەسەن من گەرمیانیم خزم و کەسوکارم زۆرە لە چەمچەماڵ ماقوو لە گەنجێک لە چەمچەماڵ بێوێ ئیلا لە مەدینە شۆڕش دەسیکەوێت مەدینە شۆڕش خۆی 4 کۆڵان و نیوە ئایا تۆ خەریجی ئیتیساڵ هەندەسە ئیتیساڵاتی یان بۆ هەندەسەی سۆفتوێرە دیان ئایتی تاوا کردووە تۆ بەتەما بێ ئیلا لە مەدینە شۆڕش دانیشی ئەگەر قسەکەت جوابی بۆ من بۆ ئەوە ئاداتەوە لە دکتۆرجان برادەرەکانشم هەر لە بۆ نمەسن لە شارەکانی هەر وەکۆڵ هەر ئەی خولێنەوە هەر پیاساکەن و هیچ دەستیان دەدەن بەس ئەو بخۆی پرسیارێکی گرنگ و مویمە لە لای من دروست بووە ئایا زەرورە لە شارەکەی خۆتابی یان بیر لەوەش بکەیتەوە کە ڕەنگە ئەم گەنجە جوانانی کە پشتی کامێرەکەی من خەڵکی یوانە بێ خەڵکی قەڵازێ بێ یوانێ خەڵکی هەولێرە یوانە ناسم خەڵکی هەڵەبجێ بەڵام لە هەڵەبجە ئیشی دەست نەکەوتووە هاتووە بۆ ئەم شار و مەملەکەتە پێم خۆشە ئەو پرسیارە لە جەناب بکەم سەرتا دەستخۆشیت لێ یەکەم بۆ بەرنامەکە و تۆرەکە بەڵام بەنسبەت پرسیارەکەی چۆنێ ڕەنگە جوابی من بە جۆرەکان هاوڕانە بەگەڵ ئەو دەوروبەرە چونکە کارکردن خۆی بەهایەکی لە نیسانە لە هەر کەسێکە کۆمەڵی بەها هەیە یعنی بێت تۆ لەو کارە هەبێت ئەنجە تۆ دەسەکەی بۆ ئیشە جاری وایە لەو شارێکە تو تایەتی باشە ئەو بەهایانی کە لە لای تۆ گرنگن لەو ئیشیانە مەجبورتی بۆ شارێکی تر چی بۆ شوێنێکی تر دووەم شت چی گرنگە دەستی کار گرنگە دەستی کار کێ ئەبێبی کات بێ حکومت بێتە ناوە باشە گینا من چەنە بەهرەم هەبێت چەنە بڕوانامەکی باشم سیفێکی باشم بە کە دەستی کار لەو شوێنە نەبێ من چی بکەم باشە یعنی جاری وایە تۆ بەهرەیەکی باشت هەیە ئەزمونێکی باشت هەیە بەڵام لەبەرەوەی هیچ کارێکە نییە بە موچێکی زۆر کەم ڕازی کەویشە بکەیت یعنی لە کاتێکا تۆ سێرێکی لە بەهای عیلمەکە لە بەهای خۆت کەمەکەی توانێ بەس ناچاریە ئەن کی توی خسوت ئەو موقیفەوە باشە بۆ یەکێک لە پرسیارەکان دوایتر کەم باسی بەهاکەم بەها لە هەر ئینسانێک جیاوازە بۆ نمونە بەهای دین لای من ڕەنگە بچمە شوێنێکوانێ لەگەڵ بیرو بۆ چون دینی منی بۆ ئاینی منە نەگونجێ ئەو ئیشە ڕەفزەکەم هەر چەنە پارێکی باشیتیە ڕەنگە لەگەڵ ستافەکەیان نەتوانم ئەو ئیشە ینی حەزم لەو ئیشە نەبێ باشە زۆر شتی تریش هەیە کە ینی وا لە تۆ کات کە کار ینی جێگیر نەبێ لەوەی کە لە شوێنێکە لە شوێنێکی ترە لە وڵاتێک تر جاری وایە تۆ لە چین و لە وڵاتێکی ترەوە یەن بۆ ئێرە وانە ئەنی کەواتە تەنها شارێک یان ناوچێکی پرسیاری لە جەنابتەکەم پێم خۆشە بینەرەکانیشم لەگەڵ ما بن بەڵام ناوبڕێک وەردەگرین بۆی میوانەکانشم زۆر ماندوو نەبن ناوبڕێ وەردەگرین دەگەڕین وڵاتان پرسیارێک لەم خوشکە بەڕێزە دەکەم کە ئایا دەستی کار تەنها دەبێ حکوومەت دروستی کات یان منی هاوڵاتیش دەتوانم دەستی کار دروستکەم حکوومەت زۆر جار ئیجبار کەم کە من وەکو دەستی کار بەکار بێنێت و من ببم بە بەشێک لە پرۆژەکانی ئەو وڵات و مەملەکەتی کە ژیان بەڕێ دەکرێت
بینەری ئەزیز و خۆشەویستم لە کەناڵی دیمەن دووبارە ئێوەش بەخێر بێنەوە و زۆر بەخێر هاتنی میوانە ئازیزەکانم دەکەم لە ماڵی بەختیار. ماڵی بەختیار بۆ ئەوەیە دەردەشەی هەندێ بابەت بکەین. ڕاستە من حکوومەت نیم و ڕاستە چارەسەرە 100% لە لای ئێمە نییە، بەس بەلانی کەم و هەندێ بابەت بدوێنین کە کاریگەری لەسەر گەنجە جوانەکان بکەین و بیرکردنەوەیان بگۆڕین. هاتمە سەر ئەم خوشکە بەڕێزە کە ویستم پرسیارێکی لێ بکەم، ئایا دەستی کار ئایا هەلی کار ئیلا دەبێ حکوومەت دروستیکە؟ ناکرێ بیل لەمە بکەینەوە کە من ئەمە زۆر حەزێکی منە وەکو بەختیار حیزبەکان ئیجبار بکەین کە هاوڵاتی بەکار بێنێت وا لە حیزبەکان بکەین کە بەبێ هاوڵاتی ئیشی نەڕە کە خۆشبەختانەی سەر لە هەندێک بوارە وایە خۆتان چاکە زانن ئەوە ڕاگەیاندنە شخصی و حیزبیەکان لە حکومەت زۆر جار مهمترە. ئێستا وای لە هاتوو هەندێک کۆمپانیا و شەریکات هەیە ڕەنگە هاوڵاتی هەیبێ بەڵام حکومەت نەیبێت تۆ دەڵێ حیزبێکی لە پشتە کەسێکی لە پشتا ومێ دەکەم ئینشاڵڵا لە داهاتووە بۆ جۆرش نەمێنێت. بۆیە من دەمێ وەڵامی ئەوم دەستکەوێت ئایا ئێمەی مرۆڤ کە خوای گەورە دروستی کردوین دەسەڵاتێکی گەورە و عەزیمی پێ نەداوین ناکرێ بیر لەوە بکەینەوە خۆمان هۆکابین بۆ هەلی کار و دەستی کار بۆ خەڵکی. لە ڕاستیا ئەو قسەی تو بەڕێستانی ڵێنی زۆر ڕاستە بێگومان ینی من ناتوانین تەنها چاڕێ لە حکومەت کەم کە بڵێم ئەو دەستی کار بەڵام ئەو مادەم سیستمی سیاسیەکە یان بڵێن حکومڕانی من ئەکات باش ڕووی یاساییەوە ئەبێ لانی کەم دەرفەت ڕێکخا بۆ ئەو گەنجانی کە باشم تویکەیتە خوێندنەوەانەیە ئۆکەی ئەی نابێ ئەمە ئەنجامەکەی معنی بەروبوومی ئەو هیلاکومان دوبوونی ینی دەستکەوێتەوە بەڵام لە لایەکی تریشەوە کردی تایبەتش زۆر گرنگە ینی گرنگیدا مەکردی تایبەتیش زۆر گرنگە بۆی بەڵام لەگەڵ ئەوەشتا مەهاری تایبەتی ئینسانەش ڕۆڵی دەورە ئەبینێ بۆی کە دەرفەتی کار بگونجێن ینی جاری وایە پەری بەخۆی ئێمە زۆر لەم بەرنامە هەستەکەم تەرکیزەکەین لەسەر مەهاری تایبەتی ئەو کەسە خۆی بەڵام جاری وایە ئەو کەسە ناتوانێت باشە بۆ نمونە زمانی ئینگلیزی ئۆکە یەکێک کەسێتە زانکۆیەکی باناوی نەڵم زانکۆی بە 6 وەرەقە توانێت فێری زمانەکەش بێ ئەشتوانێت چی بکات کارێکی باشی دەستکەوێت ئەی باش کەسێکی کە هەژارە ئۆکەی هەر لە عایلەیەن هەژار بووە تۆ توانی بڵێ ئەم کەس هەر هەژار بۆ بێ هەژار بێت ئێپارەی نییە بچێت خۆی فێری زمانی ئینگلیزیکە ئەو کاتەشی نییە ئەتوانین لە یوتیوب بخۆی تۆزێ ئەوەکە بەڵام وەکو ئەو کەسی تر نییە کە بە 6 وەرەقەیەک کارێکی باشی دەسەکرێت ئەی نەعەدالەتێکە زۆرە. بەڕێست ئەزیزان لە کوردستانی خۆمانە وانەبێژەکان کێشەیەکی گەورەیە وانەبێژ کە دەڵێ وانەبێژ بەڕاستی ئەم خزمەت دەکات و خزمەتێکی زۆر باش و چاک و مەزبوط دەکات و حکومەت ئەتوانین بڵین کون و کەلەبەرەکانی پێپڕ دەکاتەوە حکومەت شوێنە دوورەکانی پێپڕ دەکاتەوە حکومەت ئەو شوێنانی پێپڕ دەکاتەوە کە خۆی اعتراف دەکات دەڵێم شوێنانە بەدیلم نییە ینی کە بەدیلم نییە بەڕاستی حکومەت و وەزارەت و هەموو ئەو کەسانی کە کار بەدەستن نابێ بێوەفا بن تۆ یەک لە شوێنێ لە قەرەداغ شوێنێ لە شەقڵاوە شوێنێک لە مەسیف شوێنێکی تر بوون مەسەرەن لە قەرە حەسەن یان لە ناوچەیەکی دوورە دەست کە نەتوانیوە بە مۆزەفێک بە فەرمانبەرێکی خۆت پڕیکەیتەوە بە منێکی وانە بێژ پڕت کردوێتەوە تۆ نابێ بێوەفابی کە دوای دەستت داریگر کە دوای پارەت بەدەستەوە بوو کە دوای بەدیلێکی تری من هەبوو زۆر بە ئاسانی من پڕکەیتەوە کە من زۆر بەداخە ئەمەم بیستو لەم میوانە ئازیزانش بیستومەکە وانە بێژەگە گەر منداڵی هەبێت حکومەتی تەڵەوی خواحافیز یکاکە خۆ کفری نەکردو شووی کردووە تۆ دەبێت دەستخۆشی لێ بکەی مناڵی بۆ تۆ دەبێت دەستخۆشی لێ بکەی ئەسڵەن حکومەت دەبێت زۆر لەگەڵ ڕێزماگەر قسەکە ناشرین بێت زۆر بێشعور نەبێت تۆ موانە بێژێک 2 ساڵ 3 ساڵ لە قوتابخانەیەکە لە شارە زور یان بۆ نور مەسەرەن لە پشدەر خزمەتی کردووە منداڵێکی بووە لە 5-6 ڕۆژێک یان ئەڵێ 20 دانە ڕۆژی دوایەوە ئەگەر بڕۆی دەبێت خوا حافیزە تا دیتەوە سەرەکە یەکێک لە شوێنەکە تا دانرا و بایبایت لێکراوە بۆیە دێمە لای ئەم خوشکە بەڕێزە کە پێم خۆشە ئەم معاناتە بە کورتی پێمان بڵێت کە وانە بێژ لە کوردستانە لە چی معاناتێکا دەژیت و حکومەت چی بۆ کردووە. بەڵێ کاک دکتۆر سەرەتا دەست خۆشید لە یەکەم بۆ وروژاندنی کەیسی وانەبێژان لەبەرەوەی وانەبێژان لە معاناتێکی زۆر گەورەیان ئێمە حکومەت هەرێمی کوردستان حکومەتێکی سیاسیە باڵی کێشاوە بەسەر هەرێمی کوردستانە حکومەتێکی سیاسی گەندەڵ کە ئەتوانم بڵێم بۆیە پێڵم گەندەڵ چونکە لە هەموو وڵاتێکە لایانی پەروەردە زۆر گرنگە کە باسی پەروەردە ئەەکەیت طبعاً پەروەردە پێش فێربوونە من بۆیە باسی فێربوونەکە ناکەم لە پێشە کاتێکە تۆ ئەڵەی پەروەردە کە پەروەردەت کرد ڕاستە تۆ لە ماڵەکانەوە پەروەردە دەست پێکە هەتا گاتە قوتابخانەکانیش چونکە بڵێ تونەڵی مناڵێک کە ئەتاوەکو تەمەنی تا گاتە پۆلی 12 ئەتوانم هەر پێی بڵم مناڵ لە دوای جامیعەوە ئیتر کەسێکی گەورە و پێگەیشتۆ و خۆی خاوەنی قەرار و بڕیارەکانی خۆیەتی ئەم مناڵەکە لە بەردەستی ئێمە لە پۆلی یەکی بنەڕەتی تاگاتە پۆلی 12 بنەڕەتی و کۆتایی بە خوێندنەهێنێ ئەم مناڵەکە لە بەردەستی توایە تۆ ئەبێ یەکەم پەروەردەیکەی دووەم فێریکەی بەڵام ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ توانای ئەوەمان نەماوە هەم نەگرنگی بە پەروەردەکە بین هەم بە نەفێربوونەکەش بۆچی دیقەت بە مامۆستایەکی وانەبێژ سەرەتا پێش هەموو شتێک کە زەواجەکات
طبعا سەرەتای زەواجکردنەکەی ئەبێ یەکسەر هەر لە خوێندنەکەی بەردەوام بێت و دوای ئەوە کە مناڵی ئەبێت سیرەکەیت من با خۆم بڵێم 3 ڕۆژ بۆ مناڵم بووە بە عملیاتەوە هەستاوم چوومەتەوە بۆ مەکتەبەکە مناڵە 3 ڕۆژانەکەم لەگەڵ خۆم بردو بۆ مەکتەب مدیرەکەم لێرە شایەتی حاڵە کە ئەو ئاگای لە مناڵەکەم بۆ تا دەرسەکەم وتوەتەوە باشە و دوای ئەوە سیرەکەیت ئەم مامۆستایە بووی نییە ئێستا هاتن بڕیاریان دەرکروتیان مامۆستای وانە بێژ نابێت بەم شێوەیە بڕوات 21 ڕۆژیان نا بە مامۆستایە کە مناڵێ بێ من لێرە بە حکومەت یێرەمی کوردستانە لە مناڵێکی 21 ڕۆژە کە تۆ نەتوانی مناڵەکەی خۆت پەروەردە بکەی ئەی چۆن بتوانانی مناڵی خەڵک پەروەردە بکەی لە دوای تۆ ئەم مناڵە شیری نەیتێ ئەی ئەم مناڵە بە خێوینەکەی خزمەتی نەکەبی بی لە کوێداینەی جامن لێرە بە حکومەت یێرەمی کوردستانە لەم کە تۆ موچەیەکی وانایی بە من مناڵە 21 ڕۆژەکە بۆ کوێ بەرم یعنی باشە ئەنج دوای ئەوە مناڵەکە گەورە ئەبێت سیرەکەی کاتی ڕەوزەتی من چەنەها مامۆستایتر بە خۆشمەوە مناڵەکەم دوانم کاتی ڕەوزەی بۆ نەم نردووە بردوومە لە مەکتەب داخڵم کردو ئەم ساڵ مامۆستاکە و توێتی تۆ خۆت مامۆستای چۆن مناڵەکە ڕەوزەی نەخوێندووە یعنی بەڕاستی ئەمە هاتینە سەر مناڵی ڕەوزەکەش دوای ئەو وردە ئەم مناڵە گەورە بێت بەڕاستی من مامۆستا ئەزانم و توێتی مناڵەکەم لە مەکتەب لە ڕووی نایە بڵێ دایە مامۆستایە ئەزانی بۆ لەبەرەوەی وتێتی دایە تۆ ئەگەر مامۆستایەکی تر بێتە شوێنت مامۆستایەکی میلاک تۆ نێریتە ماڵێ ئێ باشەکە ئەو نێرایە ماڵی تر مامۆستانیە لەبەرەوە مناڵەکانیشمان لە ناو مەکتەبەکانە لە ڕویان نایە بڵێ دایکمان مامۆستایە من وەکو خۆم مامۆستایەکەم لە مەکتەب لە پەیمانگاش دەرسەڵێمەوە لە تەلەڤزیۆنی پەروەردەش مامۆستام لەلایەن وەزیری بەڕێز لەلایەن بەڕێوبەری پەروەردە لەلایەن کەناڵی بۆ نمونە پەروەردەوە پەروەردەی سلێمانی لەلایەن کەناڵی کەی 24 لەلایەن بەڕێوبەری پەروەردە چەندین سوپاسنامەم وەرگرتووە زۆر سپاس مەمنونتانم بۆ سوپاسنامەکەتان بەڵام ئایا ئەم سوپاسنامەیە گیرفانی خاڵی من پڕکات ئایا ئەمە لە معاناتەکانی ژیانی من کەمەکاتەوە باوەڕکە لە پۆلا من ماسی مامۆستای ترەکەم لە پۆلا دەرسی و تۆ تەق دەرگایە فەرمۆی زانی و بەڕێوبەرەوەی زانی و دایکی تەلەبەیە کاتۆ پرسیارکە مامۆستا گیانوەرە دەرێ میلاکێک هاتۆ تۆ بڕۆرەوە ئێ باشە ڕەنجی چەند ساڵی ئەم مامۆستاوانە بێژە چی لێ هات باشە ئەجا کە تۆ پێویستت بە مامۆستاوانە بێژەکەی و پێویستت پێێتی و جێگەی پێپڕەکەیتەوە ئەی باشە کە پێویستت پێێتی و لە کەرتی پەروەردا زەڕورە ئەی بۆ داینامەزرێنی ئەی بۆ وای لێ ناکەی کە بتوانێت ئەویش زامین ژیانی خۆی بک بەم پیشەیە دەستت خۆش بێت سوپاس دەکەم پێم خۆشە ئەم خوشکە بەڕێزەم لە دوای زانکۆ و پەیمانگا دوای زانکۆ و پەیمانگا ئایا ئەو قسەیە ڕاستە کە هەندێک لە کچ و کوڕە جوانەکانم دەڵێت پەشیمانم لەوەی چەند ساڵە خوێندم ئایا بڕوانامە تەنها بۆ تەعینبوونە یان بڕوانامە چی شتێکت پێدەبەخشێ لە دوای زانکۆ و پەیمانگا چکەمە بخۆی قسەیەکە ینی زۆر جار من ئەم قسەیەم بیستوم پێم ناخۆشە بەڕاستی حەز ناکەم گەنج وابیر کات و بڵێ ئەم بڕوانامە هیچی پێ نەدام تەواو ئایا چی بکرێت بڕوانامەکە چۆن توانرێت وەکو سوود وەکو معریفە و ڕۆشنبیری هیچ سوودێکی دەبێت بۆ دوای زانکۆ بەڵێ سوودی هەیە دکتۆر گیان بەڵێ لەلایەنێکەوە کە تۆ ئەتوانی پەروەردەی مناڵی پێ بکەی یعنی پەروەردەی هەر مناڵی خۆت نەبێ هەر کەسێ لە چواردەورت بوو ئەمە لایەنی پەروەردەیەکەی دووەم هەچ کەسێک یعنی خزمە دراوسەیە هاوڕێیە پێویستی بە تۆیە مناڵێکە من ئێستا لە بواری عەرەبیە شارەزەم مامۆستای زمانی عەرەبیم یعنی تەلەفۆنێکە بۆ کە مناڵەکەم امتحانێتی زۆر قەچێکە خوای گەورە عیلمەی بە تۆیاوە با دوو کەس ئیسفادە لە عیلمەکەی تۆش بکەن ئەمە ئەو لایەن یعنی زۆر ئیسفادەی هەیە لایەنی شخصیەتی ئینسان بەڵێ زۆر تۆ چاوکراوترە بیت کۆمەڵێک کەس ئەناسی ڕاستە لەو لایە یعنی کە تۆ ناومێد دەبیت دانامەزری لەلایەن حکومەتەوە بەڵام زۆر بەڵێ من هیچ پەشیمان نیم لێ یعنی زۆر دڵم پێی خۆشە بە بڕوانامەکەم بەڵام ئەگەر لەلایەن حکومەتەوە ینی شتێکە بۆ بکات طبعا ئێمە ناومێدیش بوون لەلایەن حکومەتەوە ئەمە هیچ ئەمە وازی لێبێنە کە ئێمە ناومێد کردووە ئەم جەماعەتە قسمەت نابێت تو ئێوە ببنبەوە باشە بەڵام ئەچیتە لای ئەهلیش بابێنە سەر ئەهلیەکان ئەمانی زەخێری کورتی پێم بەنامەکە بەرەو دکتۆر ئەچی دانیشی جارێ ئەڵی تاوانێکە کردووە بە چواردەوتەوە چیت کردووە چیت نەکردو چی ئێ باشە مامۆستا 4 ساڵی جامیعەتەوەکە بە شێوە علم پێ بێ دەرسێ بە مناڵێکی ئیبتیدایی بڵێ ئەمە یەک دوو منیان علی تۆ بەعزە بۆچی دابڕاوی تۆ لە وڵاتێکە ئەزانی بۆچی بۆ ئیشت دەست نەکەوتوە بۆچی تا ئێستا یعنی پێویست ناکە ئەم تۆ ئەم هەموو کۆتوبە نەدانێ بۆ مامۆستایەک ئەم هەموو پرسیارە باشە دی وەردەگرن ئەو ژەگەر واستت هەبێ وەرگیرای یعنی کە ئەنجە دوای ئەوە بۆ نمونێستا تۆ لە پەیمانگایەکی شەکەی 3 مانگی هاوین ئیشی پێت نەبوو بڕۆ ماڵەوە لەگەڵەوە شاموچەکەی کەمە تۆ نیوی بە هاتوچۆ مناڵت هەیە ئەیخۆ ناکرێت و هەربی بێ بۆ لای دراوسێ و دایک و کەس ئەوانش هەمووی بێزارە بنێت ئەی بێتە لای بڵێن دایەنگەیە باخچەیە ئەبێ نیوەی بە بۆ چی بۆ تۆ مێنێتەوە هیلاکیەکە لەگەڵەوە ینی من وەک مامۆستایان قساکەم تۆ تووشی ینی بەڕاستی تووشی کۆمەڵی نەخۆشیە بی ئەو نە بە پێ ئەوەسی ئەنجا دوای ئەوە شەعامولی ئەمانی ئەهلیەکان زۆر جددیە و کتوهینە بۆیان بەڕێزت یاخوا سەلامەت ئەزیزانی خۆم بینەرە بەڕێزەکان میوانە ئازیزەکان دەرچووی زانکۆ و پەیمانگا تەنها یەک بوار نییە کە باسی بکەیت خاڵی یەکەم
بە کۆی ئەم بەرنمەیە کە من دەمێ کۆی کەمە و ئومێ دەکەم پامێکمان گیان بێت بە بینەرەکانمان بە بیسەرەکانمان بە دەسەڵاتدارەکانمان خاڵ یەکەم بزانە کێ دەنێری بۆ زانکۆ پەیمانگاوە لە زانکۆ و پەیمانگا چۆن فێری دەکەی خۆی بۆ دوای زانکۆ پەیمانگا حازرکە. خاڵی دووەم CV گرنگ و مویمە بەڵام یەکێ لە دێڕەکانی CV بریتێ لە بڕوانامەی کە هەتا بەڵام زۆر شتی تر دەور دەبینێت گرنگ و مویمە ناشکرێت و خەریجی کۆمپیوتەر بی فۆتۆشۆپ نەزانی ئەگزڵ نەزانی وەرد و تەرتیبات نەزانی پاوەرپۆینت نەزانی یان هەندێک لەو شتانی ترکە بەرنامە هەیە ڕەبتیە بە کۆمپیوتەرەوە ناکرێت تۆ دەرچووی بۆ نمونە مەسەن بەشە پزیشکیەکانوی بەڵام خولێکی فریاگوزاری سەرەتایی و دەرزی لێدان و تەداوی و ECG و ئەوانەی کە بۆنە لە بەشە تۆبیەکان و هاکەزا بۆ هەموو بەشەکانی ترکەواتە ئەوە خاڵێکی ترکە ئێمە هەم ئەم ڕۆهەڵماندا باسی بکەنەوەیش ئەوەیە کە خۆت بە قۆت و بێزگی. خاڵی سێم ئەوەیە کە ئێمە دەمانێت بە کۆی قسەکان ئەو پەیامە بە بینەرەکان و بە میوانەکانیشم بگەێنم کە شەرت نییە 100% چاوەڕێی حکومەت بکەین. جارێ من لەوەیە هەر زۆر ناڕازیم حکومت کیە حکومت من و تۆ دروستمان کردو دە ئەگەر بە دڵت نییە دەنگی پێمەدە دە ئەگەر بە دڵت نییە هەڵی مەبژێرە دە ئەگەر بە دڵت نییە ئۆکەی بۆ مەکە دە ئەگەر بە دڵت نییە سێڵفی لەگەڵا مەگرە دە ئەگەر بە دڵت نییە چەپڵی لێمەدە و سەرچۆپی لەگەڵا مەگرە دە ئەگەر بە دڵت نییە کۆمنتی بۆ منووسە دە ئەگەر بە دڵت نییە لایک و کۆمنتی بۆ مەکە و وەکۆڵێت ڤیوەکەی مەگەێنە بە کەشکەلانی فەلەکەواتەوە بەشێکی خۆمان بەڕاستی من تۆ هەمومان بەشێکی لە هاتنی ئەمانی کە زۆر جا دەڵێن حکوومەت یان فلان یان ئەوە باش نییە یان بەرنامە و پرۆگرامی نییە بۆ داهاتووی گەنجەکان ینی ئێمە لە کوردستانە بەڕێزان کە بەرەو کۆتایی بەرنامەکە دەچم دەمەوێت ئەم پەیامە بگەێنم ئێمە لە کوردستانە وەکو ئەوانەی کە لە تەمەنی 20 ساڵین تا نزیکی 45-50 ساڵ زۆرینەین لە 20 ساڵەوە ئەوانەی کە معانات کێ لە کوردستانە بۆڵە دێوگلەیە و هەتا لوتمان هاتووە ئەوانین کە لە تەمەنمان لە بینی 19 ساڵە هەتا تەمەنی 45 ساڵ زۆرینین بەدەست کێوە بە زۆرینین کە بۆڵەکانەکەین بەدەست خەڵکانێکەوە کە بین تەمەنیان لە بینی 60 بۆ 70 ساڵە دەی ئێمە زۆرینین کەواتە ئەم زۆرینەی هێشتا کە نەمانتوانیوە کاریگەریەکی باش و چاک دروستکەین ماڵی بەختیار دەوێت ئەم کاریگەریە لە داهاتووە باش و چاک و مەزبوط دروستکات تەمەنا دەکەم دەرچوانی زانکۆ پەیمانگا هەم بەرنامە و پرۆگرامیان هەبێ بۆ خۆیان هەم حکوومەت بەرنامە و پرۆگرامیان هەبێت وە لە داهاتووشە بەرنامەی ترمان دەبێت کە چی تر بکەیت چۆن بتوانین هەلی کارەکانی خۆمان باشتر و چاکتر و مەزبوطترکەین چۆن بتوانین پیشەیەکی ترمان دەستکەوێت چۆن بتوانین لە ناو پیشەکانمانە باشتر و چاکتر بین و سەرکەوتوتر بین و ڕەنگە پرسیارێکی گرنگ لە لای تۆ دروست بووە ئایا دوای زانکۆ پەیمانگا لە ڕووی خێزانداریەوە چۆن بتوانین سەرکەوتو بین و چۆن بتوانین شەریکە بەشی خۆمان پەیدا بکەین ئەم پرسیارانە و زۆر پرسیاری تر لە داهاتووە لە بەرنامەکانە دەست باسی دەکەین و ڕوونی دەکەینەوە. سوپاس بۆ ئامادەبووانی عەزیزم بۆ ئەم میوانە بەڕێزانە سوپاس بۆ بینەر و بیسەرەکانم سوپاس بۆ کەناڵی دیمەن تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.